تەوێڵێ میرما تەوێڵێ شاعر و شارابێ، شار و هۆنەری و ڕەنگین کارابێ، یانە و ئەدەبی و پۆگا و زۆقی بێ، پورێ شاڵی بێ شانێ شۆقی بێ، یاگە دەنگی بێ و یاگە نەوای بێ، پاجە وێردنە و چەم و سەوای بێ، یانیش یاگە دەست ئاوەزا بێنێ، مڵکێش ئاوێنێ ویربەرزا بێنێ، هانیش بە پاکی هەوا و کویسانی، ئاکەندەی عەتر و لا تەخت و سانی، بازارش کەیلێ سەفایا بێنێ، بەینێ ژامێتێ وەفایا بێنێ. نەجار و ئوماتێک دابێ حاڵش، نە ناسیۆنالیزما پێکابێ باڵش، نە پێ پارتیا پاپوز گەسێ بێ، نە کوردایەتی دەسێ بەسێ بێ، نە کێشە و حیزبا فەڵا کردێ بێ، نە کۆ خورافەی جەڕابەردێ بێ، نە ئاسمانش دوودواتە نابێ، نە سەیە و خۆکش داوە پەنابێ، پێجە زنجیرا وێردەی وەردێ بێ، گردەنجە تۆقا ئاروج ڕەهێ بێ. ئا دۆرە هەرچەند کورت و کۆتابێ، تەوێڵەی وێژ بێ و تەوێڵەی نما بێ، ژیواش بستە بێ ئۆسەر و چەرخا، بارێ سەقەتێش دێ بێنێوە لا، دەستش لە دەست و زۆری ئەسا بێ، دەنگ دەنگ و وێژ بێ و دەنگش ڕەسا بێ، سازمان و ژیواش پاسە ئارا بێ، لاریج ملکەج و ڕاستیاش مدرا بێ، دختو و دەسووراش جۆرێ واردە بێ، گەڕ و گمەڵی گیر شاواردە بێ، هەرچێ بە جۆرێ و دەست نەهەرمان بێ، دڕەی پەرچین بێ و هەرێز دەرمان بێ، دۆر و پێکوڵاش جە دۆر بسە بێ، ژیرە بێ و دەم و دڵاش بەسە بێ، وش یانەوەیە و یانەڵارە بێ، وش ڕانیەرە و وش ڕاویارە بێ. هاوێسەر چەمە و سێرانکەراش بێ، گەڕیاتە پارکە و خەمبەرکەراش بێ، چەنی هەسارا چەما و چەمش بێ، هیچش کەم نەبێ و تەمام جەمش بێ، تاک و تەوێڵەی تاکی وریا بێ، سۆنی سرشت و تەتەنیگا بێ، بەلایە و خامی سەرە نەنیێوە، بە زرمە و زامی میڵان نەزیێوە، یاد و ئاڕوا هەر منە و بەرز بوو، ناڵە و منیش با چوون وش سەد تەرز بوو. پێشکەشتا بوو سیامەند هۆرامی ڕۆ 5 نوامبر و ساڵ و 2014.